بەڕاستی بەداخەوە ئەمڕۆ ئەم تۆڕانە کە ناونراوە تۆڕی کۆمەڵایەتی زۆر جاری بۆتە هۆی هەڵوەشاندنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، تەنانەت لە بینی خزمە، لە بینی برا و برا، لە بینی کەس و کارە بەهۆی بڵاوکردنەوەی شتێکەوە و زۆر جاریش بۆتە هۆ کاری خیانەتی زەوجی. پیا و چەندین پەیوەندی ناشەرعی دروستکە، ژن بە هەمان شێوە یان هەر لە دەرەوە تووڕە بێ مۆبایلەکەی هەڵئەگرێ، هەر لە دوورەوە دەسەکاتە تەلاق خواردن و دەسەکەنە جنێودان بە یەکتری و ئەبێتە هۆی هەڵوەشاندنەوەی خێزانەکان. بەڕاستی ئەم هۆکارانە کە خۆی شتی باشی زۆر تایە، بەڵام ئەمڕۆ ینی لایەنە خراپەکەی ئەتوانم بڵێم زاڵە کە وای لێ هاتووە، ینی وەکو ئەوەی کە پێش هینەکە قسەمان لێ کرد، ژنیش ینی دەمزڕیەکی بۆ دروست بووە. پیا و ینی هەردوو لایە زوڵم، هەر زوڵمە، لەلایەن پیاوە بێ یا لەلایەن ژنەوە بێ. ئێستا زۆر جار ئەڵێن ینی یاساکان پشتگیری لە ژن ئەکەن، پیا و ناوێرێ زۆر جار بچێتە ڕوو باسی معاناتی خۆی بکات و باسی کێشە و گرفتەکانی خۆی بکات. بۆیە ئێمە لە ڕوانگەی دەقە شەرعیەکانەوە کە ئەچینە خزمەتی دەقە شەرعیەکان هەردوو لە حسابی ئینسانیان بۆکە. ئەفەرمێ وریابن، کەستان زوڵم لەوی ترتان مەکەن و ڕێز لە مافەکانی یەکتر بگرن بە خۆشەویستی و میهرەبانی، وجعل بینکم مەودەة وڕەحمە. بەو دوو خاڵە ئەتوانن خۆشەویستیتان هەبێ بۆ یەکتری، بەڕەحم بن، زوڵم لە یەکتری مەکەن، شت لە یەکتری گەورە مەکەن، چاوپۆشیتان هەبێ بەرامبەر بە یەکتری، ئەتوانن بەردەوام بن لە کەشتی هاوسەرێتیە.